هەڵبژاردننی میتێرم لە ناوەڕاستی گەڕی سەرۆکایەتیدا دەکرێت وەک ئەوەی مانگی یازدەی ساڵی 2010 بۆ دیاریکردنی ئەو لایەنەی کۆنتترۆلی خانەیەک یان هەردوو خانەی کۆنگرێز دەکا و وەک بارێکی مێژووی دەشێ ئەوەی ئەو کۆنتترۆڵە دەکا ئۆپۆزیسیۆن بێ بۆ هەراسکردنی سەرۆک تا ئەو شوێنەی هەوڵی لابردنی سەرۆکیش بدرێ لە ئۆفیس. لە ساڵی 1986دا لە سەروەختی سەرۆکایەتی ڕۆناڵد ڕێگندا دەنگدەران لە هەڵبژاردننی میتێرمدا بۆ هەڵبژاردننی تەواوی ئەنجومەنی نوێنەران و ڕێگیەک لە سەرسەی سینات دەنگی خۆیاندا. لەو هەڵبژاردنەدا کۆماریەکان بوونە زۆرترایەتی لە سیناتدا. پرۆفیسۆر بەنجامین گەنزبەرگ پرۆفیسۆری کاریباری حکوومەتە لە زانکۆی جان هاپکینز. و یەکەم شتی ئەوان ئەنجامیاندا دەستپێکردنی لێکۆڵینەوەکانی بەڕێوەبەرایەتی ڕێگان و سەبارەت بە ئێران کۆنترا بوون. ئێستا دموکراتەکان لە توانیاندا بووە ئەم لێکۆڵینەوانە زۆر بەباشی بەکاربێنن بۆ ئەوەی کۆتایی بە ئاجندای ڕێگان بێنن. کاروباری دژە ئێران کۆشکی سپی خستە ناو مەسلەی گەمارۆ خستنە سەر فرۆشتن بە ئێران واتە فرۆشتنی موشک و چەکی تریش لە ڕێی لای سێەمەوە ئەمەش پێشێلکاری ئەو گەمارۆچەکی ئەمریکا بوو دژی تاران. ئەم مەسلەیە فرۆشتنی چەک و دابینکردنی داراییشی دەگرێتەوە بۆ سەر هەڵداوانی نیکاراگووە کە ئەو کات لەلایەن لایەنگرانی کۆمۆنیستەوە بەڕێوە دەبرا. لێکۆڵینەوەکان بوونەمایی گوناهبارکردنی ژمارەیە کار بەدەستی بەڕێوەبەرایەتیەکەی ڕێگان. کۆماریەکان کاردانەوەی تووڕە ئامێزیان هەبوو بەرامبەر بەوەی ناوبانگی ڕێبەرەکەیان زڕێنراوە و لە ساڵی 1992دا پاش هاتنە سەرکاری بێر کلنتن ئەویان هێنایەوە گۆڕێ. پاش ئەوەی دیموکراتەکان 2 ساڵ دواتر کۆنتترۆلی کۆنگرێسیان لەدەستدا کۆماریەکان بە توندی کەوتنە دوای بێل کلنتن لەسەر ژمارەیە مەسەلە و ئەمانەش تەنها خۆگەرمکردنی کۆماریەکان بوو بۆ ئەو هەوڵەی دایاندا تا بێل کلنتن لە ئۆفیس لادەن. شان مێلەر لە ڕۆژنامەی هەڵ. لە 1994 دوای ئەوەی کۆماریەکان کۆنگرێسیان گرتە دەست لە توانیاندا بوو لێکۆڵینەوە لەسەری داعاکانی سەرۆک سەبارەت بە نەبوونی پەیوەندی جنسی لەگەڵ مۆنیکا لەوینسکی شتی لە بابەتە بکەن. مەسلەی لابردنی لەسەر پۆزوای گەشە ساند لە دەستی کۆماریەکان چۆ دەرکە کۆنتترۆڵیان بەدەستەوە بوو. لە مانگی 12 ساڵی 1990دا کۆماریەکان کە کۆنتترۆلی ئەنجومەنی نوێنەرانیان کردبوو گەیشتنە ئەوەی بڕیار لەسەر لە کارلادانی بێل کلنتن بدەن، بەڵام لە سەرەتای ساڵی 1990دا سینات هەرچەندە لەژێر کۆنتترۆلی کۆماریەکانیشدا بوو نەیتوانی سەرۆک کلنتن گونابار بکات و لە ئۆفیس لای بدا. لە ساڵی 2006دا سەرۆک جۆرج دەبلیو بوش دووچاری کێشەی دۆڕانینێکی تەواوی کۆماریەکان بووە لە کۆنگرێسدا. دیموکراتەکان دەستبەجێ دەستیان کردووە بە لێکۆڵینەوەکردن لە مەسەلەکانی سیخوڕایەتیکردن و قسە و باسی ئەشکەنجەدان دژی گومانبارانی تێرۆریست و هەروەهاش کۆنتراکتەکانی شەڕی عێراق و ئەفغانستان. لەوانەیە لە هەڵبژاردنەکەی ئەم ساڵدا دیموکراتەکان کۆنتترۆلی کۆنگرێس لەدەست بدەن. هەندێک لە کۆماریەکان دەڵێن ئەگەر سەر بکەون دەیانەوێت لێکۆڵینەوە لەسەر سیاسەتەکانی سەرۆک ئۆباما و بەڕێوەبەرایەتیەکەشی بکەن. ڕوونیە ئەو لێکۆڵینەوانە استراتیژیکی باشی کۆماریەکان لە دژی کلینتۆن بوو بێت یان لە دژی ئۆباماش باش بێت. ئێمە لێکۆڵینەوە لەسەرەوە دەکەین یان فلانک کارە ساتە لە کاتێکدا ئابۆری درێژە بەباری خراپی خۆی دەدات. پرۆفیسۆر ڕۆبەرت دۆدلی لە زانکۆی جۆرج مەیسنە. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.